ئەمڕۆ بە ئامادەبوونی وەزیری گەشەپێدان و کۆنسوڵی فەڕەنسی و پارێزگاری دهۆک و خوێندنگایەکی 12 پۆلی لە کەمپی شەبەک لە قەزای بەردەڕەشی کردەوە. حکومت هەرێما کوردستانی تەخسیر نەکرا بۆ دابینکردنا هەمی پێداویستێت کەمپێ و هاریکاریا ڕێکخراوێت بیانی ئەف قوتابخانەها ئێکیشوان قوتابخانە نەکوش لای چەند ڕێکخراوەکێت فەڕەنسی و هاتیە ئاواکردنێ ئەڤروکە خۆشحالی و دەبێژنش لای وەزیری گەشەپێدانا فەڕەنسی و کۆنسوڵگەرێوان و دیسا حاضر بينا جناب پارێزگار دهۆکی هاتە ڤەکردن. تاکید قوتابخانەیەکی 12 پۆلی بکرێتەوە لە کەمپی ئاوەران و قوتابخانەی دۆمەکە و ڕێکخراوی مشتنی فەرەنسی دروستی دەکەوە. تاکید کاریگەریەکی ڕاستەوخۆی دەبیت لە بەرەو پێشبردننی بواری پەروەردە لە کەمپە، بەڵام کە هەموو کەموکوڕەکان چارەسەر بکەن نا کەموکوڕەکان چارەسەر ناکرێت، بۆیە داوا لە هەموو ڕێکخراوەکانی سەر بە UN دەکەن ڕێکخراوەکانی تر هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بن، چونکە ژمارەیەکی لە ڕادەبەدەری ئاوەرەکان ڕوویان لە هەرێمی کوردستان کردیە پاش ئەوەی ڕێکخراوی تروریستی داعش ڕووی لە هەرێمی کوردستان کرد. خوێندکاران و مامۆستایانی ئەم کەمپەش دڵخۆشن بەکردنەوەی ئەم خوێندنگایە و داواش لە ڕێکخراوە و دەستگایەکانی حکوومەت دەکەن یارمەتی زیاتریان پێشکەش بکرێت. ئێمە بەڕاستی عددی طلابمان تقریبا 2225 قوتابیە. سالی پاری یەک مەدرسەمان هەبوو تێرە ناکات، تقریبا هەر ساف 55 حتا 65 قوتابیە و یعنی زەحمەتی بۆ مامۆستایەکانی چی بوو نۆکە ئەی مەدرسەشان گرت 12 سەفە ئەیە گەلێکی بۆ ما باشبی و ئێمە زۆر سۆپاسیانشان دەکەن و گەلێکی مەمنونن ژە هەمی منەظەماتی دووەلی ژە هەمی منەظەماتی عالەمێکی مساعدە ئەوارەکانی دەکەن ئەوارەکانی مخایمی بەردەرش. کەمپی شەبەک لە ساڵی 2014ەوە دامەزراوە، یەکێکە لەو کەمپانی وەکو دەیان کەمپیوتر لە هەرێمی کوردستاندا هەیە و زیاتر لە 11,000 ئاواری شەبەکەوە لە خۆیەوە دەگرێت، زیاتر لە 2500 خوێندکاریشی تێدایە. محەممەد جەلیل، بادینان سات، کەمپی بەردەڕەش.